سڵاو ڕێبازەکانی تەسەوف ڕێجێکی قوڵیان هەیە لە ناو کۆمەڵگەی کوردەواریدا. ئەم ڕێبازانە تا چ ڕادەیەک توانیویانە خزمەت بە دۆزی گەلی کورد بکەن. بینەرمان بن. مێژووی ئاینداری لە کوردستان و تێگەیشتن لە ئاینی ئیسلام پەیوەندێکی قوڵی بە کولتور و دابوونێریتی کوردیەوە هەیە. سەرهەڵدانی تەریقەتەکانی تەسەوف و ڕێبازەکانی قادری و نەقەشبەندی و دواتر دامەزراندنی دەیان تەکیە و خانەقا لە سەردەمی خۆیدا ڕۆڵی بەرچاویان هەبووە لە گەشەپێدانی ئاینداری کوردی و بەهێزکردنی لایەنی هونەری و ئەدەبی کۆمەڵگا. دەبینین زۆربەی شاعرانی کلاسیکی کوردی و کەڵە ڕۆشنبیرانی گەلی کورد دەرچووی حوجرەکان و گۆشکراوی ئاینداری کوردەوارین. لە مێژووی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردیشدا ڕۆڵی شێخانی تەریقەت دیار و بەرچاوە و بەشێکی بەرچاوی ڕابەرانی بزوتنەوەی سیاسی کوردستان هەر لە شێخ عوبەیدوڵڵای نەهری و شێخ مەحموودی حەفید و شێخ سەعیدی پیران و شێخانی بارزان لە سەدەی ڕابردوودا هەوڵیاندا بە چوارچێوەکیانێک بۆ کوردستان دروست بکەن و لە بندەستی ڕزگاری بکەن و چیتر ژێر دەستەی میلەتانی تر نەبێت. بە ئاوردانەوە لە مێژووی شێخانی تەریقەت و تەکیە و خانەقاکانی کوردستان ئەوە دەردەکەوێت کە سەر ڕای گرنگیدان بەلایەنی ئاینی و خوێندنی زانستی شەرعی، بەڵام ئەم شوێنانە بەردەوام وەک ناوەندی بەهێزکردنی هزری نەتەوەیی و بایەقدان بە زمانی کوردی ڕۆڵی بەرچاویان گێڕاوە. دەپرسین جیاوازی چییە لە نێوان ڕۆڵی مامۆستایانی ئاسایی و شێخانی تەریقەت بەتایبەتی سەوارەت بە کێشە و گرفتە کۆمەڵایەتی و سیاسیەکان؟ هۆکاری چییە لە مێژووی سیاسی کوردستاندا ڕابەرایەتی بزوتنەوە و سەرهەڵدانەکان بە شێوەیەکی گشتی لە دەست شێخەکاندا بووە؟ ڕابەرانی تەریقەت چۆن هاوسەنگیان لە نێوان ڕۆحانێت و سیاسەتدا دروست کردووە؟ شێخانی تەریقەت شێخی دینین بۆ نوسخ و ئیرشاد، بەڵام وەک تێبینیەک لە دنیای ئیسلامە بەگشتی مەسەرەن حارەکەی مەهدی لە سوودان، سەنۆستەکان لە لیبیا و إلى آخره لە کوردستان شێخانی نەقشبەندی و قادری دەوری زەعامەتی سیاسیشیان بینیوە تا ئەگاتە شۆڕش. پێت وایە لە کوردستانە ئەمە گیاردەیەکی بڵاو بووە لەو کاتە بڵین بڵین سەدەی 19 و سەدەی لە کوردستانە زیاتر ئەوە بووە، چونکە مەلاکان یعنی زانایانی ئاینی ئەوەندەی بە علمی کەلام و فقهەوە مەشغوڵ بوون، ئەوەندە سەریان سەرلایەنە کۆمەڵایەتەکەی نەپەرژاوە. بەڵام شێخانی تەریقەت بەشێکی زۆریشان مەلا بوون، بەڵام لەگەڵ ئەوانە ڕابەری ڕۆحی و ڕابەری خەڵک بوون، یعنی تێکڵا و کێشەی خەڵک گرفتەکانیان بوون. لەبەرەوە دەبینین شێخانی تەریقەت لە کوردستان بە هەردوو باڵەکەی باری قادری و باڵی نەقشبەندیش زیاتر تێکڵاوی گرفتی خەڵک و تێکراوی ژانی خەڵک بوون. لەبەرەوە هەم ڕابەری دینی بوون، ڕۆحی بوون، لە لایەنی ڕۆحیەوە ڕابەری خەڵک بوون و لە لایش کێشەوە لە لایەنی دنیەوی و لە ناوێنی کۆمەڵایەتیەوە تێکڵاو بەژانەکانی خەڵک بوون. ئەمە وای کردووە شێخانی تەریقەت ڕۆڵی زۆر گەورەیان هەبێ لە باشوورە. ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ سەردەمی بابانەکان دەبینین شێخ معروفی نۆدی لەگەڵەوەی مەلایەکی زۆر پایە بڵند بووە، بەڵام کاتێک دەوڵەتی بابان دێتە سلێمانی ئەوان یعنی جانبی ئاینی هی دەوڵەتی بابانەکان بوو. شێخ معروف تەریقەتی قادریە. دوای شێخ معروف ڕەحمەتی خوای لێبێ کاک ئەحمەدی شێخ زۆر زیاتر لە شێخ معروفی نۆدەی تێکڵاوی ژانی خەڵک بووە، تێکڵاوی گرفتەکانیان بووە، ڕۆڵی ئیجابیشی بۆ تەنانەت بۆ ئاینەکان ئەو ئاینزانی کە لە سلێمانی ژیاون، وەکو فەلەکان وەکو جوولەکەکان زۆر جار چوە بەدەم ئەوانەوە کێشەشی بۆ حل کردوون. تا ئەو کاتێک کە مەولانە خالید دەچێتە دهلی یا دلهی هەردووچان دەوترێت، لەوێ دوور و درێژە حکایە دەکەی، بەڵام لەسەر دەستی شێخ عەبدوڵڵای یا شێخ عوبەیدوڵڵای دەهلەوی لەوێ تەریقەتی نەقشبەندی وەرەگرێ و دوایی دێتەوە سنەردەستنە. یەکەم کەس کە تەریقەتی نەقشبەندی وەرگرێت شێخ محەممەد قەسیمە کە مامۆستای مۆلانا خالید بووە و ئیجازەی زانستی دقت درێ لە بینی نەقشبەندی و قادریان لە سەردەمی شێخ معروفی شاد جۆرێک لە عەداوەت هەیە. ئەمەش دیسان ئەومان بۆ دەرناخە شێخانی تەریقەتی شەش کەسانی دنیای بوون لەسەر زەعامەت شەڕیان کردبێ. کاتێک کە شێخ مەولانا دێتەوە سلێمانی، شێخ مەولانا بوو خۆی من ئاماژەیەکی محەممەدی مەلاکەریم خوالی خۆش بێ باس دەکات، ئەڵێ شێخ مەولانا لە خلالی نووسینەکانیەوە لە خلالی
تێکڵاوبوونی بە خەڵک ئەوە ئاماژە بۆ ئەکرێت کە شێخ مەولانە مەبەستی بووە وەکو چۆنەڵێ دینێکی کوردی یعنی ئاینی ئیسلام کورداندنی ئاینی ئیسلام بکوردێنێ و لەگەڵ کۆمەڵگەی کوردەواڵی تو دیقەتی ئەیش دیسان نەقشبندیش لە هندستان وێنێ هەر قوڵای کوردستان نیە ئەو چۆن قادری یەک شتەیە یعنی دنیابینی شێخ مەولانە ئەوە بووە کە ئەو چۆ هندستانی بینیوە دەزانی هندستان شارستانیتێکی کۆنە ماوەی 400 ساڵ لە کۆمۆنوێلز بووە یعنی لە بندستی ئینگلیزەکانە بووە و دنیایەکی بەرفراوانترە لەبەرەوە هەستی نەتەوایەتی من بە بۆچوونی من ئەمە لە لای شێخ مەولانە خالید گەورەتر بووە چونکە ئەو دنیابینیەکی زیاتری هەبووە ئەمە ئەوە ناگەیەنێ کە شێخانی تەریقەتی سلێمانی کەم بوون بەڕاستی ئەمانیش زۆر گەورە بوون و پشتیوانی بابانەکان بەڵام دایمە کێشە لە ناو بابانەکانە هەبووە بۆ نمونە جارێک لە جارەکان دووبرا لە بابانەکان دایانەوێ یەکێکیان جاروبار طبعاً هەژمونی تورک و عوسمانی و هەژمونی ئێرانی بەسەریانەوە بووە هەردووچیان جۆرێک حتا تەلاقیان ئەدا کە پەیوەندی نەکەن بە دەوڵەتی ئێرانوانێ بەڵام شکاندویانە یعنی ئەو هەژمونانە کە لە تورک و ئێرانی هیان بووە ئەمەش دەوری هەبووە لەوەی کە جۆرێک لە ناکۆچی دروستکار لە بینی ئەم دوو تەریقەتەیە بە هەر حاڵ مەولانە خالیدی نەقشبەندی بۆ ئەوەی کە کێشەکە قوڵتر نەبێتەوە بۆ ئەوی لە سلێمانی دیسان کێشەی کورد بە کورد دروست نەبێ بە ناچاری چۆتە بەغا و دوایی چۆتە دیمەشق باشە مامەسە شێخانی نەقشبەندی قادرەکان لە سلێمانە دەوریان بوو بەس شێخانی نەقشبەندی بەگشتی لە شۆڕشا دەوریان زیاتر نەبووە پێت وایە شێخانی نەقشبەندی توانیان زیاتر بچنە ناو خەڵکەوە لە ڕاستیان و ئێمە دەبینین مەولانە خالید کە چۆتە دیمەشق پێش ئەوەی وەفاتکە 6 خەلیفەی داناوە هەر 6یان کوردن یەکێک لەوانە شێخ تاهای نەهریە کە بە شێخ تاهای شەمزینیش باز دەکرێت ئەم خەلیفانە هەر 6 کوردن یعنی دیارە ئەو تەموحەی کە هەیبووە ئەو ویستەی کە لە لای خۆی گەڵاڵی کردووە ویستێتی دوای خۆشی هەر بمێنێ شێخ تاهای نەهری بووە کە باوکی شێخ عوبەیدلای نەهریە دوای کە شێخ عوبەیدلا وەفاتەکە لەو سەردەما لە ساڵی 1847 تا 54 زۆربەی ئەمارەتە کوردیەکان لەسەر دەستی عوسمانیەکان یعنی لابران بە هۆکاری ئەوەی هەژمونی ئەوروپی زاڵ بوو بەسەر عوسمانیەکانە یەکەم مەرکەزیەت دووهەم جۆرێک لە علمانیت و سێهەم قەزەی ئابووری هاتەکایەوە لە کوردستانی باکوور و لە بەشێکی زۆر لە کوردستانە کشتتوکاڵی تووتن و پەموو ئەو کشتتوکاڵە گرنگانەی کە لە کوردستانە هەبوو حکوومەتی عوسمانی دەیویست لە ڕێگەی خۆیەوە جۆرێک لە پەیوەندی ترانزیت دروستکە لەگەڵ ئەوروپا لەبەرەوە ئەو ئاماراتان بە اقتصادێکی مرکزی بێ ئەمە لێرە فراغێکی سیاسی کرد چونکە ئەوانی کوردستانیان بڕێەوە بیانی بوون هیچ خۆشەویستی و هینێکیان بۆ خەڵکی ئێمە نەبوو دوو شەڕی گەورە ڕوویە لە نێوانی ڕووسەکان و لە نێوانی عوسمانیەکانە لەو شەڕانەدا سەر ڕایەوەی شێخ عوبەیدلا بە چەکدارێکی زۆرەوە بەشداری کرد بەڵام دوای هەر ئەوە شەڕەکە کۆتاییها دەوڵەتی عوسمانی نەک پاداشی نەدایەوە بەڵکو هەر ئیهمالیشی کرد شێخ عوبەیدلا لە شەمزینان دەژیا لە گوندەکەی خۆیان لەوێ خەڵکێکی زۆر بە دەورێ بوو هەزاران کرد لە هەموو قەبیلەکان گرنگی شێخایەتی ئەو سەردەمە چی بووە لە قەبیلە و خێڵ تێپەڕیوە تەنانەت شێخ شامیل لە داغستان سەر بە تەریقەی نەقشبەندی بۆ شۆڕشی مامەسە لە باشووری کوردستان نەقشبەندیەکان لەکوێ ئەتوانین دەوریان بدۆزینەوە لە شۆڕش و لە طبعاً ئیتر هەر لەوێەوە لە شێخ عوبەیدلای نەهریەوە تا بێت تا دەگاتە ئەوەی کە شۆڕشەکانی بەرزان بە تایبەتی شێخ عەبدولسەلامی بەرزان کە شێخ عەبدولسەلام چاکسازی باشیە بۆ لە ڕووی ئاینەوە بۆ نمونە بەس ئەو هەر بۆ بارزانیەکان بۆ هەر بۆ کوردستان نه هەموو خۆمان نەزانین کە بەرزان گوندێکە و شێخانی مەنتیقەیەکە گوندێک ناوی بەرزانە و مەنتیقەیەک ناوی بەرزانە بەڵام هەموو ئەو خێڵانەی لەوێ بوون مزوریەکان و چێوچێ چەندین خەڵ زیێبارەکانیش شێخانی بەرزان توانی ویانە هەژمونێکی باشیان هەبێ بەسەر ئەو خێڵانی کە لە دەوروپشتی خۆیانە شێخ عەبدولسەلام بەرنامەیەکی هەبوو بە حەقەت کۆبوونەوەیکی گەورەی بە سەر و خێڵەکان و لە هەموو لایەکەوە بۆ ئەوەی کە کارێک بکەن بۆ ئەوەی کورد کیانێکی هەبێ
وإصلاحاتی دینیشی هەبوو لەوانە مەسەرەن گەورە بە بچووک و یا مناڵدان بە شوو ئەمانەی ممنوع کردبوو پارە وەرگرتن ئەوەی کە پێڵێن شیربایی جۆرێک لە ڕاو و حتا گرنگیدان بە ژینگە ئەمانە هەمووی لە بەرنامەی ئەوە بوو. هۆکاری سەرهەڵدانی ڕێبازەکانی تەسەوف لە جیهانی ئیسلام بۆچی دەگەڕێتەوە؟ ئایا ڕاستە پاڵنەری سیاسی لە پشتەوە بووە؟ سۆفیگەری کە بە بەردەوامی لەلایەن خلافەتی عوسمانی و پشگیری کراوە بۆچی لە سەرەتای سەدەی 20 بەرەولاوازی دەچێت؟ ململانەی تەسەوف و سەلەفیەت لەسەر چییە؟ بینین لە سەردەمی عوسمانیەکانە بە تایبەتی دەوڵەتی عوسمانی زۆر بایەخەیە بە شێخ و طریقەکانی تەسەوف بە تایبەتی لە کوردستانە چما بەسێک لە پشتەمەوە سەردەمی عوسمانیەکان سەردەمێکی زێڕین بوو بۆ تەسەوف و تا ئێسش ئەو ئاسار و بیر و باوەڕە هە لە ناو تووچیا ماوە چونکە تۆزێکیش لە ئیخوان ینی کە منهەجی تورکیایە و ئێستش کە منهەجێکی سائیدە ینی بەڕاستی نزیکە لە تەسەوفە بەچاو فکرەکانی تر نزیکترین فکر لە تەسەوفە فکری ئیخوانە بۆیە لە سەردەمی عوسمانیەکانە تەسەوف لە ئەوجی بڵێ قووەتا بوو لە سەردەمی زێڕینی خۆیان بوو و حکوومەتی عوسمانیەکان یانی سەردەمی عوسمانیەکان پاشاکانی ئەو کاتە زۆر احتیمام بە تەسەوفیان لەبەر دووشت یەک لەبەرەوەی کە فکری شیعی بڵاو نەبێتەوە شیعی متطرف ئەو کاتە ئەوە بە قوت بۆ شیعیانی بەڵێ ینی ئەو کاتەش هەر نزاعێکی زۆر هەبووە هەموو فکرەکان هەموو بێر و بۆچوونەکان ویستویانە کە دەوریان هەبێت لە تورکیا بەتابەتی دەوڵەتی قاجار و دەوڵەتی سەفەوی و ئەمان بەڵێ سوڵتەی دەسەڵاتی عوسمانی زیاتر پشتگیری تەسەوفیە کرد تەنها لەبەرەوەی کە فکری شیعی بڵاو نەبێتەوە و فکری وەهابیش بڵاو نەبێتەوە پێتوانێت تەسەوف عەقڵێتی تەسەوف بەتایبەتی طریقەی قادری لەگەڵ شیعەیە مشکلەیەکیان نێ و نزیکن لێیانەوە قادری نزیکن تقریبا ینی شیعە تا حد نزیکن لە طریقەی قادری و علاقەتێکی بە قوت هەیە و ساڵانەیەمە لە کوردستانی خۆمانە کە یادی شێخی شێخ موسا و شێخ عیسا ئەکرێ لە کوردستانە شیعەکان زۆریان زۆر دێن و بە تایبەتی ساڵی پار و پێشتر یعنی زۆر بە ئەمە دەرچەیەک نییە بۆ بە شیعەکردنی کوردستان شیعەش خۆ دەزانیش هەموو من دوێنێ بەڕاستی گوێم لە مفتێکی شیعە بوو ئەڵێ داواتان لێکەین شیعەکان گوێ لە متەتەڕیفی شیعەکان مەگرن گوێ لەو شیعانە مەگرن کە تەکفیری شیعەکەن و تەکفیری سوننەکەن ئەلە فکرێتر سابوون لەگەڵ فکری وەهابی چونکە بەڕاستی فکری وەهابیش لەوانەیە ئەمان باشتر بێ مامۆستا فکری سەلەفی بە تایبەتی کە لە سعودیا بڵاو بۆ تەحەدیەک بوو بۆ دەوڵەتی عوسمانی ئەخۆی لەوە سەرچاوی کردو یان لەو کاتەوە کە تورکیا و سعودیا کێشەی ئەو کێشان لە بینە هەیە ئەو ئێوە سعودیا ڕاکێشە سەر بەرنامە بیر و بۆچوونی خۆی سعودی ژێوێ تورکیا قەنەعەت خۆ لەو کاتە سعودیا نەبوو دە بڵین ئەو کاتە نەبوو ئەو کاتە بەس سوڵتەی بەس دەوڵەتی عوسمانی بوو و باڵی کێشا سعودیش لەگەڵ وەهابیەکانە لە تەحالوفا بوون لە جزیرەیە بەڵام بەتایبەتی ینی دەوڵەتی عوسمانی کاری بۆ ئەوە کرد کە فکری وەهابی بڵاو نەبێتەوە باشە و تا ئێستاش ئەو نیزاعان هەیە باشە مامۆستا لە ئێستادا ئێمە زۆر جار باسەوەکەین کە تەسەوف بە تایبەتی نەقشبەندی و قادری هەوێنی ئاشتی خوازی بوون و تداخلی سیاسەتیان ئیلە ئاخره بەڵام بینیمان لە دوای 2023 حرەکەی نەقشبەندی هەر وەک داعشەکان هەمان شێواز چەکداریان کرد و خەڵکیان کوشت و بەشداری دژی ئەمریکی و دژی شیعە و ئەوانە وایە ئەو کاتێک کە ڕزگارکردنی مووسڵ دەستی پێکرد عێزەت دووری جێشێکی دروست کرد ناوینا جەیش ڕجال نەقشەبەندی داوای لێکردن کە ئەم جێشە بەناو نەقشەبەندین بەس خۆی باسی بوون و نەقشەبەندیشان لەگەڵا بوو نەقشەبەندی ئەو نەقشەبەندی نەکە یعنی کە تابعی نەقشەبەندی کوردستان بۆ شێخ مەولانای نەقشەبەندی و شێخانی بیارە بێ ئەو جەماعەتە نەبوون جەماعەتێ بوون کە ناو کەرکووکا بوون و کوردیشان تیا بوو من لێشم ئەناسین بەڕاستی ئەمانە عێزەت دووریان بە مرشیدی خۆیان نەزانی بەڕاستی بە مرشیدی خۆیان نەزانی و
چی بوتە بەگویانە کرد بۆ بەحسیەکانیش ئەمان بە هەلزانی بۆیە ئەعلانی جێشێکیان کرد کە جێشەکە ناوی جێشی ڕجال نەقشەبەندیە ئەم جێشە لەگەڵ هەچی فەسایلەکانی تری سونە چوونە ژێر ئەوامیری داعش دوای بەڵێ چوونە ژێر ئەوامیری داعش بۆی کەوا دیفاع لە مووسڵ بکەن بەس نەقشبەندی پێش مەسەلەی مووسڵ بوو ما مەسەلە 2005 خۆی دروست بوو نەقشەبەندی ئەعلانی ئەو جەماعەتی کە من دەڵێم هەر لە دوای سقوطی بەغدا کە پێڵە سقوطە بەغدا کە لە دوای ڕوخانی سەدام ئەو جەماعەتە دروست بوون لە بڕی عیزەدووری هەر مایەوە ئەوانش تەوجیهاتیان لەوان وەرەگرت بۆیە بەڵام ئەوەی کە زیاتر دەریخستن ئەم شەڕانی کۆتایی بوو کە لە کەرکووک و لە مووسڵۆمانە بەگشت و پێتوان نییە حرکاتی تەسەوف لە کوردستان و لە عالەمیشە میکانیزمێک بووێتن بۆ خەواندنی خەڵک بۆی دژی دەسەڵات نەبن چونکە عادەتەن تەسەوف ئینسان فێرێواکە کە تداخلی زۆر شت نەکات کەچی لەم لاشەوە جایی تر خۆی تەسەوفەکە بێتە سەر حەقیقەت زیاتر نشری فکر ئەکات یعنی ئەخلاق و ڕەوشت و تەسکی دڵ و دەروونەکە و زیاتر پێوەستە بە خەڵوەت و بە ذکر و مەجلیسی ذکر و ئەمانە بەڵام لە هەندێک حاڵەتی تایبەتە جێگەی خۆی دیاری کردووە ئەویش دەوری هەبووە ئێستا لە ئەو گۆڕانکارانی کە ئەو حرکاتانی کە لە کوردستان ڕوویاندا یعنی پێشەوەکانیان هەر هەمیان تەسەوف بوون هەر لە شێخ عەبدوڵڵای نەهڕەوان و شێخ سەعیدی پیران و لە شێخ مەحموود لە بەنا مستەفای بارزان هەر هەمیان یعنی فکرێکی ئیسلامی سیاسی لە کوردستانە نەبوو ئێستا کۆمەڵێک پیا بوون بڕۆیان هەر بە نەتەوە نییە نەتەوە چییە بڕۆیان هەر بە نیشتیمان نییە بڕۆیان بە زمان و عقلەتی چەپە عقلەتی ئینتەرناسیۆنال هەنا ئیسلامیش ئیسلامی تاوان عقلەتی ئیخوانی بەو شێوەیە ڕاستە ئێستا کۆمەڵێکی زۆر لە کوردستانی خۆمانە دروست بوون کوردستانی چی و نەتەوەی چی و زمانی چی لەوانەیە فتوایەکی کابرایەکی عەرەب نەدا بە هەموو کوردستان عقلەتی ئیسلامی سیاسی و سەلەفی بەگشتی ئەو قسەی ڕاستە خراپەوە بەڕاستی خراپە بۆیە تەسەوف لە ڕووی دینەوە مخالفەی دینیتیانە لە ڕووی کۆمەڵایەتیەوە زۆر گونجاوە و بەڕاستی خزمەتی هەموو تاکەکانی تیا خزمەتی ئافرەت مناڵ ژن پیا و نەخۆش سار ڕۆڵی تەکیە و خانەقاکان لە ئاشتەوایی کۆمەڵایەتیدا چی بووە؟ لە کوردستاندا لە کاتێک لە سەدەی ڕابردوودا کەمترین ناوەندی مەعریفی و زانستی وەک قوتابخانە و زانکۆ لە ئارادا بووە تەکیە و خانەقاکان چیان بۆ هونەر و زمانی کوردی کردووە؟ با بڵێن حرەکەی تەسەوف لە کوردستانە حرەکەیکی تازە نییە ڕێجی مێژووی خۆی هەیە وە کاریگەریشیان هەبووە لە مێژووی کوردایەتیان لە مێژووی کوردەواریشە زۆربەی شۆڕشەکان تقریبەن ئەهلی طریقەت یا شێخەکان کاریگەری یا دەوریان تیا هەبوو پێت وایە ئەمە تا چەند ڕاستە و چۆن ئەتوان تیشک بخێنە سەر ئەم نقطەیە لای هەمان ڕوون واشکرا مێژووی تەسەوف مێژوویەکی قەدیمە تقریبا نەتوانین بڵێن ئەگەڕێتەوە سەردەمی وەکو تەسکەی نەفس ئیمامی عەلی بەدواوە کە شۆڕ بۆتەوە هەتاکو و ئێستش بەردەوامی هەیە بەڵام هاتنی بۆ کوردستان لە ڕێشی عەلی هەکاریوە تقریبا مێژوەکەی بۆ 500 تا 600 ساڵ ئەگەڕێتەوە کاتێک کوردستان ئێمە ئاشنا بێ مێژووی ئەهلی تەسەوف وەکو تەریقەتێک بۆ تەسکەی نەفس و بۆ خۆ سازدان بۆ قیامەتی لە هەمان کاتیژە ئەرکێکی نیشتیمانی و ئەرکێکی کۆمەڵایەتی ژەکەوێتە سەرشان ئەگەر گەڕێنەوە بۆ ڕابردوو ئەبینین لە مێژووی شۆڕشەکانە هەر کەسێکەوە شۆڕشی کردبێ هەر بە ڕێزێک لە شێخ عوبەیدوڵڵای نەهریوە شێخ سەعیدی پیران مەلیک مەحموود بەڕەحمەت بێ هەتاکو بنەماڵی شێخ عەبدولسەلام بارزانی شێخ ئەحمەدی بارزانی تا مەلا مستەفای مەرحوم تا بنەماڵی شێخانی تاڵەبان و مام جەلال کە ئاخر کەسیان بفوتی کردووە هەمیان هەڵقڵاوی بیری تەکیە و خانەقاکان بوون باشە یعنی پێت وایە ئەمان با بڵێن تقریبا ئەتوانین لە شێخ عوبەیدوڵڵای نەهریەوە بێت تیشک بخێن سەر مەسەلەی شۆڕش و نەتەوە پێت وایە ئەوان وەک بیرێکی نەتەوەی ئەم کاریان کردووە وەک دابینکردنی مافی نەتەوەک یا وەک پاڵنەرێکی دینی بۆ ئەوەی کە دین سەر بخەن ئەو دووشتی جیاوازێت تەبان ئێمە ئەگەر کاتێک کە تەسەوف هاتۆتە کوردستان و ئاینی پیرۆزی ئیسلام لە کوردستانە بوونی هەبووە کەواتە ئەوان گۆشەنیگای ئاینەکەیان نەکردووە بە هەدەف بۆ شۆڕشەکەیان بگرە وەکو ئەرکێکی نیشتیمانی هاتوونەتە ساحە و مەیدانی کوردەواری تاکو ئەوانش بتوانن لە ڕێی تەریقەتەکانەوە ئەو کاتە زمان حاڵی خەڵکی میلەتی کردووە لەو ڕێگەوە بتوانن درێژە بە شۆڕشەکان بن بۆ بەدەزێنانی ئەو مافە زەوتکراوانەی کە کراوە بەڵام با بڵێن لە سەردەمی بەتایبەتی شێخ عوبەیدوڵڵای نەهری و
دوای شێخ سعیدی پیران یعنی بڵین تکرینەتەوەی وا گەڵاڵە نەبووە بەو شێوێ باس لە نەتەوە بکرێت یعنی مەسەن شێخ عوبەیدوڵای نەری لە ساڵانی 1970 لەو دەورەیە با بڵین زۆرتر دەورە بینێ بێگومان لەو کاتەشە خەڵک زۆرتر بە دەوری ئەهلی تەسەوفە یا شێخانی طریقەت و حرەکەتێکی دینی کۆبوونەتەوە تر چۆن ئێمە باز لەو عەقڵە نەتەوەیە بکەین کە وەک ئێستا گەڵاڵە بۆ پێت وایە ئەو با بڵین ئەو عەقڵە ناسیۆنالیستە لەو کاتیا هەبوو حرەکەیەکی ئیجتیماعی بووە ئەگەر دیقت من لەو کاتە خلافەتی عوسمانی حکمڕانی ئەم وڵاتەوە لەگەڵ خلافەتی عەباسی شیخ عوبەیدوڵای نەهری و شێخ سەعیدی پیران خۆیان خاوەنی طریقەت و موریدی طریقەتی نەقشبەندی بوون ئەوان حاڵی بوون لەوەی کەوا بەناو ئاینی پیرۆزی ئیسلامەوە چه زوڵمێک لە میلەتی کورد بە تایبەتی ئەکرێت ئەوەی کە جێگەی داخی ئێمە بینین تەواوی میلەتانی جیهان بە تورک و عەرەب و فارس و هەموو میلەتەکانی تر ئاینی پیرۆزی ئیسلامیان کردەوە پەیژەیەک بۆ بەدەزێنانی ماف و حەقەڕەواکانی خۆیان تەنیا میلەتی کورد نەبێت لەگەڵ ڕێزمدا بۆ ڕابردوو کە ئەتوانین بڵین ئێمەیان وا خەڵەتاند و ئەبێ هەمیشە بەڵێ بالفعل لە خزمەتی ئاینی پیرۆزی ئیسلامین بەڵام دەستدان بۆ ناخی کوردەواری و بۆ بەدەزێنانی مافەکانی خۆمان شتێکی مەسەلەی ئەدەبیاتە حەز دەکەم زۆرتر باسکەین ینی ئەدەبیاتی کوردی ئەتوانین بڵێن هەڵقوڵاوی تەسەوفە هەر لە مەحوی و لە نالی و لە ئەمانەوە پێت وایە ئەم قسەی ڕاست بێ بۆ شێوەیە ئەگەر ئێمە بە ویژدانەوە یا بە ئینسافەوە چاوی بگەڕینەوە بۆ مێژوو لە کاتێکاکەوە نەزانکۆ هەبوو نە پەیمانگا نە مەدرسە نە مەعهەد هەموو ئەو کەڵە شاعیرانی وەکو نالی و مەحوی و بێخود و سافی و سەفوەت و کوردی و زۆرێک لە شاعیرەکان کەوا حورمەتم وەیە بۆیانی سەناویان نایەتە بیرم هەمووی لە یا لە خانقایە لە تەکێ لەژێر دەستی یار پەروەردەی شێخێک بوون ئیتر شێخانی بنەماڵی قادری بۆ یاخود نەقشبەندی بوو دەتوانێت ئەمە مەسەلە لە شێخ و مەشایخ تەنانەت لە عولومی دینیشان نییە بەڵکو لەو کاتەیە غەیری ئەو دەرچێن نەبووە بۆ فێربوونی خوێندەواری نە جامیعات هەبووە نە مەکتەب هەبووە نە خوێندنی شتێک نەبووە لە غەیری مزگەوت و خانەقاوتەکیەکان بۆیە ئەوانە لەوێ گەورە بوون نەک بڵین ئاین یا تەسەوف هەندەریان بوو بێت شوێنی کە نەبووە بەڕاستی خۆ خەڵک بیری ئازادی هەبووە بەڵام ئەم دوو شوێنە بۆ بە دوو پای گرنگی کۆمەڵگەی کوردەواری بۆ خزمەتکردن بە هەموو بیر و ڕاونەتەوە و ئەدەبیات و ژنان و إلى آخره. شێخ من فەرقێکەکەم لە بینی با بڵین شێخەکانی کۆن تەسەوف شاعیرەکان با بڵین لەگەڵ ئیسلامی ئێستا کاتێک شعرەڵێ بە شعرێکی سەلەفی بێ کاتێک کە ڕسمەکە بە ڕسمێکی دەردی کابراڵە سەلەفی بێ بەڵام شێخەکان یا شاعیرە کۆنەکان کە لە مزگەوتەکان و تەکیۆخانەقاکانە گەورە بوون شعرەکانیان کەونی بووە هەر لە غەزەلەوە بۆ تەسەوف بۆ نیشتمان پەروەری هەموو بەشێک لەم بەشانەی تیا بووە بەڵێ هەموو بەشەکانی تیا بوو یەکێک لە جوانیەکانی شاعیرەکانی قەدیمی کە ئەمێنە بێتەوە وابەستەی سیاسەتێک نەبووە وابەستەی زەمنێک نەبووە کاتێک کە مەحوی دێ شیعرەڵێ بۆ ئێستای ئەڵێ ئەگەر بیشگەڕێنەوە ئێمە لە ڕابردوو تا ئەو بیر و باوەڕێی کە شێخ و ئەهلی تەسەوف ببری بیر و باوەڕێکی سەلەفی ساڵح بووە بۆیە ئیدامی هەبووە تا ئیسا ئەگەر بیر و باوەڕێکی سەلەفی ساڵح و پوختەیەکی پاکی ئاینی پیرۆزی ئیسلامەوە بێ باوەڕ ناکەم تا ئیساکەوی ئەجازە ما بێ لە ناو خەڵک ئابینی ئێستش هەوادارانی تەریقی قادری و نەقشبەندی لە هەوادارانی هەموو لایەنە ئیسلامی و سیاسیەکان زیاترە بەڵام کاریگەریان بۆ نییە لەسەر ساحەیە ئەگەر ئەوەنە زۆرن با بڵین بۆن من خوێن لە کاتی وەفاتی شێخی نەقشێخ عوسمانی نەقشبەندیە لە ئەوانەی تورکیا سەحافەی تورکیا 9 ملیۆن تابعی هەیە لە دنیا بەڵام ڕەنگدانەوە ئەمە لە کوێ ببین قوربان ئەگەر دیقەت بین تەنیا لە تورکیا 9 ملیۆن ئەهلی تەسەوف هەیە وەکو مرید بەس لە تورکیا ئەتوانم بڵێ من بە داتایەکی ڕسمی ئەهلی تەسەوف وەکو دەروێش و وەکو سۆفی لە 142 وڵاتی جیهانە تەکیە و خانەقا هەیە 842 تەکیەمانەیە کە بنەماڵ و شێخانی کەس نەزانی و طریقی نەقشبەندی کردوانەتەوە بۆ خزمەتکردن بە تاکی کۆمەڵگا ئەتوانم بڵێم ئێستا بەبێ مبالەغە خۆشبەختانە سەرۆکی هەردوو تەریقەتەکەش کوردن هەردوو بنەماڵەکە کوردن وابەستەی خاکی کوردستانی شیرینن بەڵام بەداخەوە ئێمە بۆ نەمانتوانی ئەمە پرسیارێکە بۆ نەمانتوانی تەریقەتەکان و تەکیە و خانەقاکان لە جیهانە بخەینە خزمەت دۆزی ڕەوای ئەم گەرە پێت وایە بۆ مەسەڵەن وەکو قەزەی کورد کەس نایناسی لە کاتێک کە وەکو خۆت باسێکە 842 تەکیە و خانەقا هەیە لە دنیا کە ڕابەرەکانیان کوردن ڕابەرەکانیان کوردە بەڵێ بالفعل وایە بەڵام بەداخەوە ئێمە حکوومەتی کوردی خۆمان کە ئەم گلیان ئاڕاستاکەم ئامادەن بۆ کردنەوەی نوێنەرایەتی وڵاتێکیان لە ئەمریکا کە ئێستا 4 تەکەی شەمحەمەی کەس نەزانیتیایە بەڵام ئەمان هەوڵەدەن تەنیا یەک تەکێ بکەنەوە لە جیۆپۆتیک لە ئەفریقا لە میسر لە سۆدان لە نەرویج لە دانیمارک لە بەریتانیا 600 تەکەی دیایە
باشە نەئەکرا ئەمان حکوومەت یاریمی کوردستان بێن لە ڕێی وەزارەتی ئەوقاف یا وەزارەتی ڕۆشنبیری و ئەم تەکێ و خانەقانە بکەن بە موسسەیەکی ڕسمی و پەیوەندیەکیان هەبێت پەیوەندێکی کۆمەڵایەتی و پەیوەندێکی نەتەوایەت ئێمە گەربێن لە شاری سلێمانی ئەستە زیاد لە 30 تەکێ و خانەقامانەیە بابین بە ئینساف و بچین بۆ تەکێ و خانەقاز هەموو تەکێک لانی کەم 200 تا 500 کەسی تێدا و خزمەتەکرێ بە بێ جیاوازی ڕەنگ و دەنگی یەکێک لە جوانەکانی ئەهلی تەسەوف ئەوەیە کاتێکەوە خزمەتی تۆکە دینی لە تۆ ناوێت مرۆڤایەتی لە تۆیە کە مرۆڤێکی سالم بیت. ڕۆڵی تەکێ و خانەقاکان لە بەخشینی مۆرکێکی کوردی بە ئاین و تێکەڵبوونی شێخانی تەریقەت بە کێشە و گرفتەکانی کۆمەلگا وای کردووە جۆرێک لە دەسەڵات و هێز لە کۆمەلگای کوردیدا دروست بکەن و لەوێشەوە ڕابەرایەتی شۆڕشەکانی کورد بکەن.